ئاوەڕێیان ئەمڕۆ باس لە تایلۆسینەکەین. ئەمە جۆرێکی تازی ئەڵمانیە، زۆر بەهێزەیە ناومانە کە لە 100% ئەوەی بەکارهێناوە لەم فترەیە هەمووی خاڵی ڕەشی پێت چارەسەر کراوە. باسێکین ئەو ڕێژەیەکی بەکارهێنین بۆ یەک بێچوو یا بۆ دوو بێچۆڵین کێشەمان نییە، بەس ئاوە باسێکین بۆی کراسەکەمان تەواو بێت، ئاوەکەش لە تێن بێت، ئاوەکەش لە تێن بێت. یەک کەوچک، ئەمە کەوچکی قاوەیە کەمە ناوەوە بۆ ئەم کەوچکە قاوەیە، بۆ ئەم کەوچکە قاوەیە ئەو ڕێژەی تایلۆسینتیەکەم. تەمان ئەبێ تایلۆسینەکە زیادێت بۆی بەهێز بێت و ئەو نەخۆشی خاڵی ڕەشە نێنێ کەمە ناوەوە بەو شێوەیە و وازی لێنم بۆ ماوەیەک کە خۆی بە شێوەیەکی لەسەر خۆ بکرێتەوە. وازی لێنم ئێستا تا ئەوە ئەکرێتەوە. ئێستا باز لەوە ئەکەین هەنێ هاوڕێ پرسیارەکە بۆ گەورەکان چۆن بەکاری بێنین بۆ ئەومی کە هەڵگری ڤایرۆسەکە یا بەکتریاکە یا نەخۆشەکەیە خۆی ئەگەر پێ وەکو وقایە بەکاری بێنی 4 هەفتە پێش جووتکردنی مێەکە ئەبێ ئەم دەرمانە بیرێ بە مێەکە بۆ ماوەی 3 بۆ 5 ڕۆژ وەکو وقایە. ئەو کاتە ئەبێ 2 غرام و نیو بە میزانێکی ئاوە هەستیار، 2 غرام و نیو لە دەرمانەکە بۆ 1 لیتر ئاوە، یعنی 0.25 بۆ 100 ملیم ئاوە بەکارهێنی و 2 سەعات بۆ 3 سەعات ئاو لەبەردەمی مێەکە لابەیت بۆ ئەوەی تینووی بێت، کە دەرمانەکە زۆر تاڵە، دەرمانەکە زۆر تاڵە تا بە هەمان شێوە دوای 2-3 سەعاتەکە کە تینوویەکەین ئەکەین ناو ئاوەکەەوە، یعنی 100 میلیمەکەەوە داێنین تا ئەتوێتەوە کە توایەوە یەکسەر بۆی دانێن ڕۆژانە ژەبێ بە تازایی بۆی دانین. یاخود ئەگەری چێکویستی ئەو نسبەیە کەم کاتەوە هی نەخۆشەکە بۆ نمونە لە یەکەم وەزبەی بێچووا دەرکەوتوە تۆ تێ لە دووەمان نەیێڵی، ئەبێ بۆ ماوەی سەرچاو ئەبێ بۆ ماوەی 3 ڕۆژ هەر بە هەمان شێوەی 100 میلیمەکە کە 0.25 غرامی تێەکەین بیکەینە ئاو و بیانینێ بۆ ئەوەی 3 بۆ 4 ڕۆژ ئەین بە مێکە بۆ ئەوەی نەخۆشەکە کەم بکەیتەوە. لەو حاڵەتا چارەسەری ناکا کەمی ئەەکەینەوە، ینی نسبەی دەرکەوتنی خاڵە ڕەشەکە لە بێچەکە کەم ئەەکەینەوە، چکە وکووتمانە بێ 5 ڕۆژ بەلایانی کەمەوە 3 بۆ 5 ڕۆژ 4 هەفتە پێش جووتکردن بیتێ. ئەمە وەکوەوە وەکو ئەیبینین ئێستا وردە تایلۆسینەکە ئەتوێتەوە. ئێمە کاتێک قسەمانە کرد من خۆم ئێستا وای دیەکەم بۆی ڤیدۆکە زۆر دووری درێژ نەبێت، ئەگەر خۆت خۆمان وازی لێ بێنین خۆی ئەم تایلۆسینەوە دروست کراوە ئەتوێتەوە کە ئەمە توایەوە و بە تەواوەتی هیچی تیان نەما لەسەر ئێوە بێت. خواردنی بێچۆکە ئەێنین بە تەواوەتی کە توایەوە نابێ ئەمەش بە کەوچەکەەوە بمێنێتەوە بۆی زۆر تاڵ نەبێت و وەکوی بینین توایەوە. ئەمە توایەوە چیەکەین، ئەمە خواردنی بێچۆکەیە تۆزێکەکەینە ناوی و جوان کێشی ئەین زۆر گرنگە ئەگە بتوانین بەیانی یەکەم وەجبە کە ئین بە بێچۆکە خواردن ئەم تێکەڵەی بینێنی ڕۆژی 2 جار ئەینێ، جارێک شەو پێش گۆ کوژانەوە لە تەیرەکان، جارێکیش بەیانیان کە گڵۆپیانێ داگیرسێنین. باشترین شتەی وتمان یەکەم وەجبە خواردن کە
بەیانی پێشۆینەکە بیاتێ دەرمانەکەی بینێ یا بەم شێوەیە بڵین تێکەڵەکە لەگەڵ دەرمانەکە تۆزێش لە ئێستا ڕۆژی دووجار ینی بەیانیان یەکەم وەجبە ئەین بەم شێوێ بکەین بە دەمی بێچۆکەوە و شەو پێش گوڵە کوژاننەوە بۆ ئەوەی دەرمانەکە شەو تا بەیانی ئیشی خۆی بکە بۆی ئیشی خۆی کا و تاسی کاتە سەر بێچۆکە و نەخۆشیەکە چاک کاتەوە کە ئەم دەرمانە لە 100 ئەگەر بە مەزبوطی و وەکو لێمە باسیەکەین بەکاری بێنیت لە ماوەی 2 بۆ 3 ڕۆژ بێچۆکە